سڵاو عزیزان بەخێربێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من پەرەند عەبدولمەنافم ئەوڕۆمانەوێ سەبارەت بە گەنجان و بە تایبەت ئیشوکاری ئافرەتان لە بواری ئەقارات قسە بکەین لەگەڵ مەجموعەیەک لە برادەران ئەوڕۆ لێرە کۆبووینەتەوە ئەمانەوێ لەسەر ئەم بابەتە قسە بکەین پێکەوە فەرموون با بڕۆین. سڵاو عزیزان زۆر بەخێراتن چۆنن ئەحواڵتان فەرموو چۆنی باشی قوربانی زۆر بەخێراتن چۆنن باشن ئەمە شتێک باشە؟ بڕۆین بەرنامەکە دەست پێ بکەین فەرموون. سلااو بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئێرە هەولێران من ناوم دلۆڤان جەماڵە لە کەرتی خانوبەرە نێوەندگیری عەقارات ئیش دەکەم گەنجان هان دەدەم بێنە ناو ئەو بوارە. سلااو من ڕۆسێل ئەحمەدم بەخێر هاتنتان دەکەم بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من وەکو کچێک ئەوە ماوە کە ئیشی عەقارات دەکەم بە کچەکان دەڵێم هیچ مەترسێن ڕووی لەو بوارە بکەن ئینشەڵڵا هەمووتان سەرکەوتو دەبن دەستان خۆش بێ. سڵاو بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من شوعیب شەوکەت لە بواری خانوبەرە کار دەکەم بواری خانوبەرە کەرتێکی زۆر فراوانە گەنج هان دەدەم بۆ ئەو بوارە بێن لە بوارە کار بکەن. دووبارە بەخێر بێنەوە بەڕێزان بۆ بەرنامەی سەکۆی گەنجان با بڕین بەرنامەکە دەست پێ بکەین ئازیزان زۆر بەخێر بێن زۆر سپاس. پێم خۆشە پێویستە لەرە پێتان بڵێم کە کێ حەزی لێ بەرنامەکە بەڕێوە ببات. ڕسڵخان هەگەر حەز لێت تۆ بەڕێ بکە. کاتلفان لە بۆ ئەو شتێ زۆر زۆر باشە. بەڕای شایدوان پێمان خەریک بۆ و تەواو ماندی بووە هەر خۆی بەرنامەکە با بەڕێوە ببات. دەستان خۆش بی. ئێستاش بە پرسیارێکی سادە دەست پێ دەکەین کاک شایب تو چ تەواو کردووە و کو قراردا بێناو کاری عەقارات؟ بەڵێ من خۆی دەرمان سازیم خلاص کردووە سەرکەوتو دەبێت. بەڵام لە بواری خانوبەرەدا ینی زۆر ئاواتمەوە بوارە بوو پێم خۆشیش بوو لەو کۆتاییانەدا تەواو بەرەو پێشچوونی بەخۆی بینیوە لە وڵاتەکەی ئێمە بۆیە قەرارمدا ینی هەر خولیاشمەوە بوو بێمە ناو بواری خانوبەرە. سەرکەوتو دەبێت ئینشاءڵڵا. ڕسوڵخان تۆ وەک ئافرەتێک ئێمە لە کاری عەقارات ئافرەت کەمە چۆن قرارتدا کە بێ ناو ئیشی عەقارات بکەیت لەبەرەوە ئێمە کۆنتاکتمان زیاتر لەگەر مەسەڵەن لەگەر خەڵکا و چۆن ئەو قرارتدا؟ بەڕاستی ئەمن هیچ لە فکرم نەبوو ڕۆژێک لە ڕۆژان بێم لە بواری عەقارات ئیشکەم بەس ڕۆژێک لە ڕۆژان سوتفە بینیم ینی وەکو ڕیکلامە کە پێویستیان بە مۆزەفەکە ئەمنش ئەو کاتی حەزم لێ بوو شتێکی جیاواز ینی محاولکم ئیشەشکە بکەم کە پێش ئێستا نەمکرد بە هیچ ئەو کاتی کە دەست بە ئیشەکەشم کرد زۆر هەستم کرد ئەو ئیشە لە بۆم زۆر گونجایە لەبەر ئەو ئیشە بوو کە دەمەویست ڕۆژێک لە ڕۆژان بگەمێ کە بکەم زۆرش هەست دەکەم کە داتوانم ئەبداعی زیاترش بکەم لەو ئیشێ لەبەر هەر کەسە کە ئیشی خۆی خۆش بوێ ئەتوانێت زۆر ئەبداعش بکاتون ئەتوانێت سەرکەوتوش بێ لەو ئیش. سەرکەوتو دەبێت ئینشاءڵڵا لە کارەکە. سپاس لە گەلەن خۆش ئینشاءڵڵا. بەرندخانە تو کو قراردا بێ ناو عەقارات چۆن بوو قراردا؟ قەرارم نەدا بێمە ناو عەقارات من لە مەبیعات دەستم پێ کرد زۆر بە سوتفە ڕۆژێک لە شوێنێک دانیشتبووین خاوەنی کۆمپانیای گوتی بۆ نای بۆ ئێمە شوقە و خانە بفرۆشی وتم نازانم چی بفرۆشم هیچ نازانم هیچ معلومات لەسەر نییە هیچ معلوماتم نەبوو بۆ مەقسەی کۆنە ڕۆیشتم دوای ماوەیەک دیم خۆشم حەزم لە ئیشەکەیش خۆش بوو ڕاستیەکەی زۆر خۆشە هەستێکی خۆش دەداتێ قووەت دەداتێت بەخۆی کڕین و فرۆشتن لە ناو بازار بوون هانێکە بۆ گەورەتربوونی مێشکت و بڕوا بیت نۆعێکی تر بژی خۆی هەر پارە دیتن و پارە نێری بۆ یەکێکە خۆی خۆشە بزڵ دیتە وردە ئەوها بە مەبیعات ڕۆشتم و دوایەوەی تر دەستم کرد بە عەقارات بخۆم. سەرکەوتو دەبێت ئینشاءڵڵا. کاک شایب تۆ پێش بێناو عەقارات ئەو کاری نێوەندگیری خانوبەرە بکەی هیچ معلوماتت هەبوو وەک گەنج هیچ معلومات هەبوو لەسەر ئەم کارە یان هیچ فکرێکی لێ نەکردبووە؟ باڵێ چۆن بوو؟ دلۆڤان پرسیارەکەت وەڵام دەدەمەوە وەڵام نەمازانیت جەناب چۆن هاتوێ ناو خانوبەرە خۆشمان پێ بڵێ. وەڵای ڕاستیە من کە بەخۆم کۆلێژ پەرۆدەیوەرشیم تەواو کردووە کە کولیم تەواو کرد لە ماڵ دانیشتم کارم نەکرد هەندێکیش هەوڵمدا ئیش بکەم بەڵام بۆم ڕەخسە کاری عەقارات بکەم کاری عەقارەش کەسێکە پێویستی بە هەندێک زندی بێت
بتواني قصة زامبت بتواني قصة بكا هات مناو إشي عقارات وكميك دورم كرت وخوم فير كرت ولخواي بزاد فيري شكبو من هزكم او إشي زور ربطي بجنجانو يعني بر او كات كجنجك او إشي بكي اكتيف ترى لك لو كسك بتمن بي مثلا زياتر بالتأكيد، اتواني بالتأكيد. علاقات دروس كي بالضبط. برا من زياتر سركوس إشي عقارات جنس زور يعني يارمتي داره بو إشي بو جنس زياتر زورش بيم خوشة كجنجة كان هم روي لو بارب كم قازانش بالتأكيد. زياتر خبرة يا لبوت روجك للرجال اتواني اتو بزنسي خوش داني بالتأكيد يعني وايد. كاتو معلومات تابو لسر عقارات إيشي كمزالي زوري تدايا وقيشي قنيتو لتزيك أكيد. ستوب بكي هيز نتواني بكي إيشي عقارات دتواني خود زور او ببيج إيش بكي لبو كسك كطموحي هي بالتأكيد اوي كطموحي هي لو جا مثلا روجك لروجان شوازي خول الدنيا بقوري يعني وكبلين بوستي خوي بقوري بالتأكيد. واي يعني اتواني بونا باري عقارات واي زورش باشا ونقطة هي زور كس أبينم مثلا لون منا زور كومبانيا أبينن أفراد تدا كما بالتأكيد واي هسه كم أو أفراد أنا ترسيان هاي لإشي عقارات يعني كزور بيان بياو زياتر لأفراد بس أمن أو إذا بينم نظرك زور غلطة أفراد بيتنا نو أو إشي هسه كم زياتر شركة بلا بياوي سيتو تاو بلام يكشت هيا أما لكم الجايك دجين ئافرەت لەوانەیە دەرچوونی لەگەر مەسەن لەگەر پیاوێ بۆ شوقەیەک یان بۆ خانوویەک بۆ ئێمە کەمەک زەحمەت بێت ئەوە یەک ئیدۆم ئافرەت لە کۆمەلگای ئێمە مەسوولیاتی لەسەرە ئێمە مەسەن کاری عقارات و بۆ گەند داوامەکەی لە چاو کۆمپانیاکانی تر کەمەک زۆرە ئایا ئافرەت دەتوانێت ئەو داوامە زۆرە بکات ئایا دەتوانێت ئەو زەختەی کە لە سەریتی بکات لەبەر ئەوەی ئیشی عقارات ئەفم بەرنخان ئیشی عقارات ڕۆژانە ڕاستە ئەتو لەوانەیە وەک کرێکارێک مادی نەبی جەسەدیان بەڵام فکر زۆر مادی دەبی ئایا ئافرەت دەتوانێت تەحملی ئەو زەختە بکات وەک پیاو ئایا دەتوانێت زوختاتی ئیش تەحمل بکات یعنی ئەوە زیاتر وای کردو بەڕێی من ئافرەت یعنی زۆر نێتە ئەو ئیشە و مجالبة يكسر أفراد إيه هوا دك بياوش هي ناتواني أوش تتحمل بالتأكيد وايا زیرەکیە لە مشکتە لە جسمتە لە توانای خۆتە بۆ هەر ئیشێک ئەو کاتە نەمایە بڵێ وڵا ئافرەت لە فلان ئیش توانای هەیە لە فلان ئیش توانای نییە ئەمێنێتەوە سەر خۆت چۆن باوڕت بە خۆت هەیە لە بالتأكيد وايا ئێستا ئێمە لە دنیا ئەبینین ژنان خەریکن لە شەریکاتی ئاوڕکژێنەوە ئیشەکەن کە ئیشێکی قورسە شتی قورسە بێ بەرز بکەیتەوە ئیشێکی زۆر ئاسان نییە بەس دەکرێت ئەقارات بەڕای منەگەر ئافرەت کەمتری تێدایە دوو سێ شت هەیە یەکەم شت ئایلەکانیش زۆر پاڵپشت نین لەو بوارەکە منداڵیان خۆشکیان خێزانیان بێتە ئەو بەشە لە حاڵێکە وانە ینی شوێنەکە زۆر ئەمینە شوێنەکە زۆر پارێزراوە من خۆم بەخۆم ئەوە 10 ساڵە لە ناو ئیشەم لەوانەیە زیاتریش هەتا ئێستا تەجروبەیەک ئازمونێکی خراپم نەبووە لەگەڵ مشتری لەگەڵ هاو کار ینی شتەکان زۆر بە ئاسایی ڕواتە پێش ئەبێت تۆزێک تماشاکردنمان بگۆڕێن کاک شایب جابت بتمامنش فرمو ئەمن هەست دەکەم کوردستان گەشتیە مەرحەلەك تەوعیە زۆر بووە هیچ لە مشکلە لە بۆ ئافرەت نییە یعنی هەرچی ئیشەک بکێ هەر حەزی بە چی ئیشەکە ئەتوانێ بکێ و دەزانی کۆ ئافرەت لۆن هونە ئەگەر با بڵێنە عەقارات ئەمن یەکێک لەوانە ئافرەتم زۆر جارش لەگەڵ مشتری دەرچوومە هەر بە سیارە مشتریش دەرچوونێ بە سیارە خۆم نا سیارە مشتریەکە ئافرەت هەیە لۆن مونە ئەگەر حەزی لێبێ مەسەرن ئافرەتەکە زۆر بە قوت نەبێ مەجای بدە هەر کەسێک نەبەست لە عەقارات لە هەر شوێنێک بێ ئەتوانێ ئەو نەفەری بەرامبرت لە حدودی خۆ زیاتر بەسەن سنووردا بەس بەڵام لە عەقارات ئەگەر هەر کەسێک مەسەن قسەی لەگەڵ تو کرد یان لەگەڵ چووی بۆ شوێنێک ئەتوانێ ئەتو مەجای بۆ یعنی حەدێکی بۆ دانێ مەجای نەدێ ئەوە 3 ساڵە باوەڕ کە تا ئێستا نە تەلەفۆنێک بۆم هاتیە بێزارم بکەن نە هەتا ئێستا کەسێک قسەیەکی غەڵەت بەمی کۆتووە يعني حتى كقصش لقل المشتري وبرادركاني عقارات كذاكم هزكم كوكب يا قصي لقل عندك بو رقصش دكي بو ايوا قدرونا دا عفتك زرتم بو بنن رقم تان داوبك بالتاكيد انتو هم الشيء جروب دات بلام هكا سواك رسول خان قلت لك صدق بس نوري خوي دا بالضبط كاك شايب اتو يعني رئيسيه بعد ما هراتينا سر افرد بموضوعك بعد زاري سر افرد بي افرتي جنس كو بتوانين بين سركان
خۆ بتوانانی ئافرەتی گەنج کە کولیەتەوە کردووە کە لە ماڵەوە دانیشتووە بابێ کار بکە وەک من و تۆ ئیش بکە لەبەرەوەی ئافرەتش بەشێکە لە کۆمەلگا با بتوانانی ئافرەتەکانیش بێن ئیش بکەن وەک قوەتی خۆیان فکری خۆیان بەکاربینن ڕاستە بێگومان دلۆڤان زۆری هەرە زۆرمان ئەو قساسەی کە خلاصمان کردووە کە تەوامان کرد لەو بوارێکە خوێندومانە ئێستا لەو بوارە کار ناکە کەس لە بواری خۆی تۆ ناکە تەنها خۆ ڕاستێکەشەوەی لە بواری خانوبەرە ینی هەمانە لەو نزیک بێ لەو بوارە نزیک بێ بۆ خوێندن بەس ئەو قساسەمان مباشر نییە یعنی ڕاستەوخۆ ئەو قساسەمان نییە بەزانی بەڕای من گەنج لۆ کار بکە کە خۆی حەز لە چ بوارێک دەکا ئەو کارە بکە ینی گرنگ نییە کە ئیل ئەو بواری خلاص کردووە ئافرەتیش ینی کە دەڵێن ئێستا لە کۆمەڵگەی ئێمە زۆرە قسەیەکێ دەڵێن ئافرەت زیاتر بۆ بواری پەروەردە و بۆ بواری پزیشکی ینی تعلیم و فێرکردن تۆبی و تعلیمی باشە بەس شەرت نییە ینی ئەو قسەیە تا حدێک ڕاز نییە بەڕای من ئافرەت لە چ بوارێک باشە لە چ اختصاسێک باشە پێویستە لە واریشکە اختصاسە باشکە ئافرەتیشی زۆریشمان هەیە زۆر بەتوانانە ڕاستە گەنجیشنانی پێویستاوان بێن ئیش بکەن زۆر زۆر می بێنە ناو کۆمەلگا فکری وان وەرگری کۆمەڵگا بە ژن و پیا و پێکەوە بالضبط بەتاکی دوایە لە ئەفکاری یەکەکەن ئەفکارەکە زۆر میهمە وانە هەندێک شت ژن زۆر ورترەی بینێ پیاوە توانێ ئیدارەکە مەسەلەن ڕێکتر خایانی ئەو دوانە کە تێکەڵەکەی ئیشێکی جوان ڕۆدا ئەوەی کە من اختصاسێک بەس بڵێمی پیاوانە هی ئافرەتانە دەرناکرێ نەجاحەتی لە بەخۆی عادەتەن عەفەن ڕسوڵ خان دوو فکرە لە فکرەیەک باشترە سێ فکرە لە دوو فکرە باشترە یعنی عادەتەن فکرە گۆڕینەوەش لە مەجالی ئیش و لە مەجالی گەنج خراپ نییە ئەم بەڕێ من لەوانەیە ئەفرەت باشترش بێ لە ئیشی دەزانیلۆ هەیە زۆر باشتر لە پێ جاروای لە مالی خۆت هەر بەچای خۆت دەبینێ لە مالی خۆت دەبینێ ئیداری ئەو مالە دەکات نانی دروستەکە میوانی یاری بەخێرات میوان دەکە بەڕێیان دەکات هەموو شتێک ئەکات هەموو شتێک ئەکات هێشتاش یعنی لەوانەیە مۆزوعش کەش لە مشک بێ لە بیری نەکردبێ بەتاکید نا لە فکرە ئافرەت زۆر باشە ئەتوانێت ماشەڵاتان لێ بیانی شت لە بیر ناکەن ئەو ئافرەتە ئەتوانێت 4-5 ئیشی پێ کۆبکە لێ کات کە چی پیا و یەک ئیشی کە بکات تەواو دەوازم لێ بێن بایلەکەدانم بەلگیان نابێگومان ئافرەت یعنی لە زۆر بوار هەیە زۆر زار لە پیاوان باشترە مەسەلەن ینی دەبین لە بواری مەسەن وەرهێنان لە بواری بەڕێوەبردن لە بواری ژمێریاری مەسەن لە هەموو بوارەکان زۆر زار ئافرەتی وا سەرکەوتومان هەبووە زۆر لە پیاوان باشتر بووە جەماعەت ئیشاڵا فرەتش دێنە ناو ئیش و کار و ئەمەش حەزمان لێ و بەشێکن لە کۆمەلگا بابچنە سەر مەوزوعاتی تر چ بکەین بەعام ئافرەت و گەنج هەردووک پێکەوە چ بکەین هەتا بتوانن کار بکەن چۆن دەرفەتی کار بۆ خۆیان بدۆزنەوە کە گەنجێک لە کولیە تەواو دەکا خەریج کولیە خەریج مەحەدا هەرچی تەواو کردبی چۆن بتوانی کار بکە یعنی چۆن بتوانین بین لەسەر ئەو جا تەماشاکە بەعام گەنج چۆن بتوانی کار بکات خصوصا کاری عقارات چۆن بتوانی وە بکەین گەنج بێ ئیشی عقارات بکە لەبەرەوەی ئیشێکی فراوانە و مەجالی زۆریشی تێدایە بەرین خان فەرموو ئێمە شوێنێک دروست بکەین فێرکردنی ئەقاراتی تێدا بێ ئێستا زۆر گەنجی ئەکتیڤ هەیە دێت ئەبینی ئەقاراتەکان خۆیان دانیشن فێریانەکەن هەر ئەقاراتێک و سیاسەتی خۆی شەرت نییە هەر ئەقاراتێک بە سیاسەتی خۆی بڕوە ئێمە بتوانین بە ئام سەرەتاییەکان فێر بکەین بە گەنجان ئوسولەکان فێر بکەین ئێستا زانکۆ بێ کۆمەڵگایەکی تر بێ شوێنێک بێ پەروەردەی باسی زانکۆ کرد ئەفەم بەڕێی من یعنی حکوومەت فکر لەو شتە بکاتەوە کاری عقارەت ئێستا لە هەولێر بەعام لە هەرێمی کوردستان زۆر بڵاوە کاری وەبەرهێنان زۆر متەقدم بووە بەشێک بکاتەوە ئەوجە بە عقارات بێت یان بەشێک بێت کە مەسەلەن نزیک ئەویشە بێت تاکو گەنج بتوانێت لەو قسمە تەخەڕج بکات ئەمن فکرێکم هەیە بەڵێ بەڕێی من ئەو کۆمپانیایەکانی عقارات ئەتوان داواکاری هەڵی کار شتەکان کەمترکردنەوە لۆن منە شەهادەی زۆر بەرز خیبرەی نازانم چێ جاروا هەیە کەسێک دێتن زۆر زیرەکە کەچی لەوان شەهادەی تەواو نەکردبی یان لەوان شەهادەی بەستی پێ یان خبرەی لە خوارەوە جاروای کەسش دەبینی لە شوێنێک ئیش دەکە لە کافەیەکە لۆن منە لە شوێنێکە لەوان شەهادەی
پەرستاری ببلەوە شادەی زۆر شادەی من نەفەرە گەورەکان ناسم پێ 4 زمانە زانێ شەهادەیشی هەیە بەس ناتوانێت دانیشە ئیشی ئیش عیب نییە ڕسول خان شەرط نییە. گەنجەکانی مە بەعام بە قەوسەچی کوردەکە زۆربەی زۆری گەنجەکانی مە عەربی نازانن سەتا هەفتا و پێنجی گەنجەکان کە لە کولێ تەخەرج دەکا عەربی نازانێ ئەمە طبعاً دەزانم مۆزوعەکان کووە بەڵام پێویستە گەنج بچی خۆی فێر زمان بکە یعنی زۆر گەنجمان هەیە عەفوونکە بەزێک دەکە زۆر گەنجمان هەیە زمانی تورکی دەزانێت ئەم نارم زمانی تورکی خراپە با بزانێ بەڵام زمانی عەربیەکەی لە پێشمانی تورکیەکەی لەبەرەوەی ئەمە لە وڵاتێک دەژین زۆربەی زۆری زبوونەکانمان عەرەبن زۆر بەسمانتان کرد ڕاستە کاک شعیب وەرە پرسیارێکت لێ بکەم فەرموون بەڕای تۆ گەنجان چ پلانێک و پرۆگرامێکیان بۆ دا بنین ئەوانەی ناک ئێستا شەرت ئێمە هەنی هەر بەعام بازار بۆ بۆی لاینێکی نوێیان بۆ بکەینەوە بۆی ئیش بکەن ئیشی هەر ئەقارات بەڕای ئێوە هەر ئەم ئیشەوە ئێستا هەر ئەیکەین تەواوە نابێ فکرێکی نوێ ئیشێکی نوێ لاینێکی نوێ بکەینەوە بۆەوەی گەنجان بە فکرێکی نوێ و بە قووەتێکی تازە و تازە نەفەسەوە داخلیە و بەشە بن بێگومان بێگومان ینی لە لای ئێمە فەرەند خان بواری خانوبەرە لە کۆمەڵە شتێک پێکاتوە بەڕای من ئەو بوارە لەوە زیاتر سەر هەڵدەدا کە کاری زیاتری پێ بکەین مەسەڵەن بۆ نمونە ڕێگای زیاتری بۆ بکرێتەوە بۆ بەرهێنانی زیاتری بۆ بکرێت کڕین و فرۆشتنی زیاتری پێ بکرێت بۆ نمونە مەسەڵەن چی کەم و کۆڕە لە ناو عقارات کە بە گەنجان کەمفڕی لە ناو خۆمان و بەرهێنان لە ناو خۆمان تا ئاستەی باش بەرە پێش چووە پێشکەوتنشی زۆر زۆری باشی بەخۆ بینیوە بەڵام لەگەڵ وڵاتانی هاوسێ و ئەوانە بەڕاستی کەمێک پەیوەندیمان خراپە ینی وا باشە گەنج پەرە بۆ بدا وە بەرهێنان لەگە وڵاتی هاوسێش باشتر بکات بۆ ئەوە لەو بوارەژەوە تاکید دەبێت زمان بزانی چونکە تۆ لەگەڵ وڵاتانی هاوسێ چەندی وە بەرهێنان بکەیت ئەوەندەوە بەرهێنان فراوانتر دەبێت باش لە شتێک هەیە ئەمن زۆر جاربینیمە کە مۆزەفی نوێ دێتەنەوە عقارات ترسی ئەوەی هەیە کە کۆ عقد بکرێن ئەتوانم باسی یەکەم عقدتان بکە گەر بە بیرتان بێ کوو کراوە یعنی ترسان هەبوو لەسەر ئەوەی کو عقدی بکە یەکەم جار وەڵام کە یەکەم جار هاتمە ناو عقارات 2016 بۆ بزانم هیچم نەدەزانی هەر لە ژیانی خۆم ئیش عقارات نەکردووە هەنم دەزانی عقاراتش چییە هیچ معلوماتم لەسەر نەبوو بە هیچ شێوەیەک وەڵی لێ ئۆفیس دانیشت بوو کابرایە کاتە ژوورەوە سەلام عەلەیک سەلام بۆ عەرەب بوو وەڵامیش بە عەرەبی قسەم لەگەر کرد و گوتی شوقەکەم دەوێ وەڵام منیش ڕقم وەرگرت و معلوماتەکەم لێ وەرگرت چی ویست و بەجێرەی پێویستوە گەڕام تەلەفۆنم بۆ کرد و تەلەفۆنم بۆ کرد و تەلەفۆنم بۆ کرد شوقەکەیە وەڵا تەلەفۆن زۆر یعنی یەکەم جار بوو شتیوام نەدیتوە کە کابرایەک بێ بەم بریکاکەم شوقەکەم دەوێ بۆم بکڕا مەبلەغکە زۆر یعنی مەبلەغکەش کرد نەبوو تازەش یعنی تازات بوو ناو ئیشی عقارە تازاتمە ناو ئیش یعنی زۆر معلوماتم نەبوو وەڵی تەلەفۆن بۆ کرد گوتم کاکە شوقەیەکەیە یاڵە با بچین ببینێ وەڵا چین تەماشەمان کرد و پێکاتی یەکەم جار زۆر دڵخۆش کاکە ئینسانی ئەکتیڤ سیرەکە زۆر دڵخۆش بووم یعنی ئەوە بوو ئەو ئیشە بوو کامنی تەژە کرد کە ئەو ئیشە بکەم بەردەوام لە کارەکەم کاک شەمە تووکو یەکەم جارت خۆی بڕێک کۆنا یەکەم عقدم ئەوە بە تەواوەتی بە فکر هەمداهلی کردێ لە بیرینەوە سەرکەوت بەس ئەوم لەبیرە برادران زۆر لە یەکەم گرێبەستی یارمەتیاندام ینی تا ڕادەیەکی زۆر لەگەڵم بوون و تا گرێبەستی یەکەم ڕێگەی خست ئەویش دیار بوو ینی خۆش بەستەی زۆر خۆش بوو یەکەم کار دەکەی و لەو کارەکە یەکەم جا دەست پێ کردو و حەز لەو کارەیە خۆشە هەستەش خۆشە ڕسەڵخانی توکو بوو ئەمن مۆزەفی دەورێ بووم طبعاً دەمبینی هەمویان عقدی دەکەن ئەمەش وە کوتوبم یعنی تەحملم نەدەکردم إلا دەبێ عقدی بکەم کو دەبێەوە ئەم هەفتەیەکەم بوو طبعاً من ئەمنش هەریز مەجال سەیرم دەکرد کاکە ئەوە عقدی دەکە ئەوە عقدی دەکە بەس کاتی کە هاتمەنەوە عقارەت کاتەکەم گونجاو نەبوو لەبەر ئەو کاتی یعنی حرەکە عقاراتی کەم بوو اقتصادی و ئابڵێ باش نەبوو ئەوجا هەر دەمدیت کەسێک عقد دەکەیت زیاتر تەژیح دەبووم دەبێ ئەمنش بکەم بەس زیاتر دەویست معلومات وشتی خڕکەم یەکەم جار هەتا کە عقدەکەشم کرد بە تەواوی بکەم هیچ غەڵەتێک لەسەر ئەو عقدە نەبێت خۆی ئەو زۆر مهمە معلوماتت پێ بێ لەبەر معلومات لەناو عقارات وەکو سیلاحە
ئەگەر ئەتو بچێ شەڕێکی بکە دەبی سلاحت پێ بەوە یانە ئەوەش معلومات زۆر گرنگە دوای پاش مانگێک هەر چێم دەیدەم گو کاکە زۆر خەمم هەیە ئەمن عقدم نییە هەر عجلە بووە عجلە دەست عقدەکەی بکە وەڵا نەمدەزانی عقد ئەسڵەن بعدش دانا بمشكلة بس عقدەکەت کردبە نەمدەزانی ئەسڵەن کو دەکرێ عقدەکە کووە هیچ نەمدەزانی وەڵا تا ڕۆژێک لە ڕۆژە کەتمە ناوەزعک دیتم وەڵا عقدم کرد خۆش بووە زۆر ئاسانە نەمدەزانی ئەجە ڕەتی زۆر لەبەر خۆشە خەلکەکان کە پێش بێناوە ئیشی پێشەوە عقدی بکەن زۆر مۆزفی نوێمان هەیە کە دێتن لە دەورێنە دەنێ عقدەکان کو دەکرێت زۆر ترسیان هەیە ئەمن دەرێ مهمترشت ئەوەیە یەکەم جار لە فترەی دەورێ زیاتر خبرێ وەرگن خبرە مهم بەس وەکو یەکەم فرۆشتنی من سورپرایز بووم من یەکەم ڕۆژ بوو لە من وتم یەکەم جار بە مەبیعاتی شەریکاتەوە دەستم پێ کرد یەکەم ڕۆژ دانیشت بوومەوە کابرایەکی خەڵکی کەرکوب بوو هات وتی ئەوانە چییە داتان نایە و معلوماتی پرسیار کرد ئەمەش مەشروعەکەمان باس کردووە ولا وتی بڕۆین مەشروع ببینیم پرۆژە ببینم بڕۆین ئێستاتی بڕۆین بڕۆین یان وابزانم خۆشم یەکەم جار بۆ چوو پرۆژەکە ببینی ڕۆژی یەکەمم بوو وەڵا هاتیم وتی ئۆکێ من چوار قلمەوتم چی سەبا کابرا بتبینێ دەست خۆش چوار دانە بێ لای 400 مەتری کڕی چوار دانە چۆنت پێ فرۆش وەڵا بەیانی هەدیەیان هێنا بۆم شتیان بۆم بخۆم هێشتاوەها بم ئەمن بینازان نازام و ڕۆژە زۆر بە شانس بوو یەکێک ناکەی جملەکەی دەست پێ کرد چوار دانە زۆریش باشە نەبوو بەدایشانی خاوەن شەریکەکەوتی بەخوای زۆر بە جوانی بۆی شەرحکردم بەس لەبەرەوە خاتونەیە کڕم شەمت ڕاستەوان ئێستا ئەمە پرسیارەکەیانی حەزم لێ لە هەرسێکدا بکەم ئێستا ئێمە وەکو گەنج ئەگەر لەوانەیە ئەمە دەورەی ڕئیسیمان هەوی لە چاکردنی کۆمەڵگا و لە هەموو شتێک وەکو گەنج چی بکەین ینی ئەو وەبەرهێنانی کە دەکرێت وەکو دەرەوە وەکو وڵاتەکانی تر بەرەو پێش بچین و ینی کۆمەڵێک هەڵەمان هەیە بێگومان لە وەبەرهێنان بتوانین ئەو هەڵانە چاکەینەوە ینی بۆ نمونە ئێستا زۆربەی وەبەرهێنەکانمان کە باڵەخانەکانمان ڕاستی سیستەمی غازیان کەمە کە ئەو وەکو مافەچ سەرەتاییە هەمانە یان وەکو شوێنە ڕاگررتنی ئۆتۆمبیلی کەمە یان سەوزایی کەمە بەرفراوان نییە ینی بەڕاستی ئەمانە بە گەنج نەبێ باڵەخانەکان زۆر لێک نزیکن ینی وەکو بڵێ سەقفیان زۆر هەندێکیان نیویە بڵند نییە ینی ئەگەر ئێمە وەکو گەنج نەتوانین چایکەین ئاسان نابێ ئەگەر ئێمە هەوڵ بدەین وەکو گەنج چایکەین لەوانەیە هەنگاوکی زۆر باش بنێ ئەوە زیاتر قسەی توتەوە بەڵام گەنج لەگەر وەبەرهێنەر ئەوە دەبی زیاتر هەوڵ بدەن ئەو مەسەڵەن ئەو شانێکە باز دەکەی چاک بکرێتەوە چکاوە زیاتر وەبەرهێنەر ئەو شانە دروست دەکات پێویستە احتیمام بدات ئەو حاجاتی گەنج چییە چی پێویستە بەجێرەوەی ئەو شتانە دروست بکات وەکو گوتم هەندێک شتێک کە مافە سەرەتاییەکانە بەڕاستی ینی پێویستە هەبێ لەو وەبەرهێنانانی کە لێرە دەکرێت بەڕای من ئەو کەسانی کە ئەو جۆرە وەبەرهێنە دەکەن یان ئەو جۆرە باڵەخانەیە دروست دەکەن کە هەموو مافە سەرەتاییەکانی تێدایە هەموو ئیشەکانی مەزبوطە ئێمە وەکو گەنج پاڵپشتێکی تەواوی بکەین ینی کارێکی زۆر جددی بۆ یارمەتی دەرێکی زۆر باشی بین بۆ ئەوەی ئەوانی تریش ینی چاو هیچ نەبێت چاو لەوی بکەن یان هەوڵی لەو جۆرە دروستکردنە بدەن بەڕاستی باشتر نییە بەدی بەتاکی دوایە باشتر زیاتر هەوڵی بۆ بدەین ویشەکەش بەرە و پێش دەچی زیاتر پرسیارێک ئەنکۆپێتان باشە کە داتایەک لێرە لە کوردستان هەبێ بزانێ خەلکەکان پێویستی بەچی هەتا بۆوان دروست بکات وەکو مەسەلە شوقا چ سعرێک مەسەلە چ کوالیتیەک لە چ شوێنێک مەسەلەن هەندێک پرۆژە بۆ کرێچیان دروست کاتن ئۆکێ لەبەر ئاخر زۆر کەمە مەبەستم بە داتا بکرێتن بزانێ ئەو خەڵکە پێویستی بەچی ئەو کاتی نەشوقی بەتال دەمێنێتن نەسعری شوقەکان کەم دەبێتن ئیشی عقارات زیاتر باشتر دەبێت دەکەوێتە سەر ماشەڵڵا زان زۆر قسەمان کرد بەرنامەکەش بەرە کۆتاییدا دەڕوا زۆر وەختمان نەمایە بەڵام پرسیارێکی ئەخیر پرسیار بەس خوا بە کورتی جواماندەوە چۆن گەنج بتوانێت کار بدۆزێتەوە یەکەم شتە بێ باوەڕی بەخۆی بێت تەواو کە باوەڕت بەخۆت بوو هەموو ئیشێک بۆ تۆ ئاسانە بێت فەرموورسەخان بەڕای من ئێستا لە ڕێگای سوشل میدیا زۆر داتوانین متابعی بکە ئیش بدۆزێتەوە لە بۆ کاکشایب
گەنج خۆی چاوەکی پێە دلۆڤان گەنج ئەگەر بێکاریش بوو لە ماڵەوە دانیشتن بەڕای من قەتعیەن نابێت خۆ فێرکردنی زمان هەزاران ڕاهێنار هەیە یعنی ڕاهێنان هەیە بیکاو ینی تاوەکو شتێک هەڕێک دەکەوێتن زانیاری گەڕان زانیاری یەکشت هەیە گەنجی کوردەکان ئەگەر کارتان دۆزیەوە بە 500,000 بێ بە 400,000 بێ ئیش بکەن مەرێن ئەو پارەی کەمە بەس لە ماڵەوە برۆنە دەرەوە دوای لە دوو ئەو کارە ئیشی تر دەبینەوە دیسان سەرکەوتو دەبن ئیشی تر دەبینەوە سەبرە بەڵام بە هەر مەبلەغێک بێ بەس لە ماڵ وەرنەدەورێت چکە لە ماڵ دانیشتن ڕاتبت دەبیتە بە ساڵب پارەی سەرف دەکەی واریداتت لۆ نایە بەڵام ئەگەر ئیش بکەی بە سفرش لێ دەربسی تۆ قانزانزی ئەگەر لە ماڵ دانیشتی بە سالب دەبی بەڵام ئەگەر هەر ئیشێکت کرد بە هەر مەبلەغێک بی تۆ بە سفر دەرەچی ئەوە کەسێکی سەرکەوتوی سەبرە هەوڵ دەدەی تا سەرکەوتوتر دەبی ئەتوانیم آخر نقطەش بڵێم فەرم جەماعەت ئیشی عقارات هەموو پەیوەندیە عیلاقاتە ئەوەی کە بێتن دەبێت پەیوەندیەکانی زۆر بە قوت بێ سەبرە عیلاقاتەکان دروست دەکات لە سفرەوە دەست پێ دەکات سەرکەوتو دەبن دەستان خۆش بێت ڕسوڵ خان دەست خۆش بێ دەستان خۆش بێ یاڕی بەخێر بێن بەنامەتی زۆر خۆش بدانش لەگەڵەوە خۆشە بەس کاتمان نەماوە چ بکەین ماشەڵی حتا سوی قسە بکەین تاوان نابێت بەحتێکە دەستان خۆش بێ خۆشحاڵ بێ خۆشحاڵ دەستان خۆش بێ